سەرجەم هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕین لە هەردوو سنووری هەردوو قەزای ڕانیە و وەروە قەزای پشدەر هێزەکان بڵاویان پێدەکرێت جێگیر دەکرێن لە سەرجەم گەڕەک و شەقام و کۆڵانەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ ئەوەی لەم ڕۆژەدا کە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان بەزێدە هێڵن و دەڕۆن بۆ ناوچە سەیرانگاکان و هەروەها بە سروشت ئاشنا دەبن هێزەکە سەر و ماڵی هاوڵاتیان دەپارێزێت. هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار دەکەین لە سنووری دای ڕاپەڕین بۆ هەر حاڵتێکی نەخوازرا و دەتوان پەیوەندی بکەن بە 50-60 لە ڕێگەی ئاسیا سێڵەوە بۆی لە نزیکترین کات و بە زووترین کات لە نزیکترین شوێن هێزەکانمان فریام بکەون. سەرجەم ئەفسەرانمان لە سەرجەم شوێنە گەشتیاریەکان لە ناو شار وەروە لە دەرەوەی شار بڵاوبوونەتەوە بۆ ئەوەی ڕێنمایی شوفێران بکەن بۆ ئەوەی هاوکاری گەشتیاران بکەن بۆ ئەوەی گەشتێکی سەلامەت خوازانە و خۆش بەسەبرن تا هەر شوفێرێک هەر ئۆتۆمبیلێک ببێتە هۆی تێکدانی ڕەوشی هاتوچۆ ئێمە بە دڵنیایە و سزای دێن و هەر ئۆتۆمبیلێکیش ببێتە هۆی بێزارکردنی گەشتیاران ببێتە هۆی بێزارکردنی ئەوانەی کە دێن بۆ سەفرە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین دەستی بەسەردا دەگرین و هیوادارین شوفێران بە شێوەیەکی یاسایی شوفێری بکەن پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ببن. بە دوور بین لەو دیاردە ناشرینەی کە چەند ساڵانی ڕابردوو دووبارەمان کردوتەوە یان دووبارەیان کردوتەوە شوفێران دروستبوونی پێچەوانەی شەقام بە هیچ شێوەیەکی پێچەوانەی شەقام بە تایبەتی لە کاتی گەڕانەوەی شوفێران لە گەشتیاراندا بەڕاستی دیاردەیەکی ناشرینە هیواداری شوفێران بە دوور بن لەو دیاردەیە.